خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ لەگەڵتان بەردەوامین هەروەک چۆن لە سەرەتای وتمانم ڕۆ هەینی و پشووە تر لە پشوو شابێکمان خۆشەکە هەڵستی لە خەو بەیانیان حەزەکەی پلان تەبێ بۆی کە خواردنێکی خۆش دروستکە و باسی خواردنەکەشمان کرد لەگەڵ ئەمەشا خواردنێکیش پێویستە بۆ دەروونمان ئەوش چییە؟ میوزیکە. ئێمەش ئەمڕۆ بێ بەشمان نەکردون لە میوزیک بۆیە یەکێک لەو ژەنیارە بەتوانانەی کە ئەمڕۆ لامان میوانە کاک ژیروار ئیسماعیلە کە بتوانێت کۆمەڵێک بەرهەمی جوانمان پێشکەشکا و کۆمەڵێک لە ئەزمون و گفتوگۆش لەسەر کارکردنی خۆی قسەی لەسەر بکەین. بەخێربێ کاک ژیروار. سپاس بۆ ئامادەبوونت. بەلەوەی هەر پرسیارێ بکەم ئاوا پارچەی میوزیک پێشوازی لە میوانە ئەمکارمان کرد. دەستەکانت خۆش دەست خۆش یەکێک لەو هامێرانەی کە سەحر هیوایەتی ژیانم بۆ کە ڕۆژێک فێری پیانۆش زۆر زۆر خۆشە بەڵام کلارنێت چێژێکی تایبەتی هەیە ینی ئەوێ کەسە خۆی حەزێکی تایبەتی هەبێت جابزانین کاکە ژێوار پەیمانگای هونەرە جوانەکانت تاوا کردووە بۆچی کلارنێت هەڵبژارد با من لەوە دەست پێ بکەم. ڕاستەکەی کە من ئەو ساڵی کە وەرگیرام لە پەیمانگا هیچ شارەزایەکم لە بواری موزیکا نەبوو لێەوە دەستم بە موزیک کرد بەڕاستی. ئەسڵەن چووتە پەیمانگا خولیایشی مناڵیم بوو. خولیاکەت هەبوو؟ بەڵام خولیایشی لەسەر نەکرد بوو؟ نەخێر بەی شێوەیەک چونکە مەشغوڵی خوێندنی بڵێن قوتابخانە بووم ئەو کات ئێتر نەئەکرات لە زروفێکا بووم نەئەگونجا بەڕاستی باشە بەڵام لە سپاس بخوا لە پەیمانگا وەرگیرام و لێ دەستم پێ کرد و ئەو ئامێرەی کە یەکەم جار سەرنجی ڕایکێشام بەڕاستی کلارنێت بوو هەر بۆیە کلارنێتم هەڵبژارد. قورس نییە؟ هەموو ئامرێک قورسە بەڕاستی ناتوان بڵێم قورسی ئامێرە بەڵام هەموو ئامرێک قورسە. یەک تۆز لەبارەی ئامێرەکە بۆ من قساکەی چۆنە تایبەتمەند ڕاستی کلارنێت ئامێرێکی بڵێن ڕۆژ ئاواییە ڕۆژهەڵاتی نییە بۆیە زیاتر غەرب بەکارێنێ و ئامێرێکی غەربیە بە زمانە کوردەکەی خۆمان ئامێرێکی غەربیە بەڵام خۆشبەختانە ئێستا لە زۆربەی شەرق ئەوسەتی شا بەکارێت بۆ ینی لە کورد و لە تورک و لە فارس و لە حتا شەرق ئەوسەت بەعام هەتات بۆنە چەند وڵاتێک کلارنەتی سۆڵیان بۆنە دروست کردە تورکیا بعد سیستەمە دروستی کردو بۆنە تایبەت بە خۆی هی خۆی نییە کلارنەتەکە بەڵام سیستەمەکە بۆنە تایبەت بە خۆیەتی. باشە زۆر جار من ئەڵێم کە باسی پەیمانگای هونەرە جوانەکانەکەین چکە
شوێنێکی ناوەندێکی ئەکادمی زۆر باشە بۆ ئەوانەی کە وەکو جەنابەت خولیاتانێ خۆشم کارنامەی دەرچووم لەوێ هەبووە بەڵام ئەوەی کە گرنگە پەیمانگاتە چەند توانی تۆ بە شێوەیەکی ئەکادمی فێری کلارنێت بکە هەم لە ڕووی نەزەریەوە هەم لە ڕووی ئەوەی کە تۆ بتوانی بە پراکتیکیش بتوانی لەگەڵ کلارنێتا خۆت بگونجێنی تۆ حەزەتی تیا بڵێ بۆ منە بڵاو بکەیتەوە. بەڵێ ڕاستی پێش هەموو شتێک کە ئەوەی دەور ئەبینێت واکە کە خوێنکار لەوێ بەڕاستی دروست ببێ ئەو جەوەیە کە لەوێ مامۆساکان هەڵقانویانە بەڕاستی بۆ خوێنکار چونکە بەعام مامۆساکان ینی وەکو هاوڕێوان لەگەڵ خوێنکارەکانە بۆیە ینی حەز و خولیا ئەێن بە خوێنکارەکە تەژیەکەن بەڕاستی ینی ئەتوانم بڵێم هەر یەک لە من و تر هاوڕەکانیشم بەڕاستی تر لە من سەروتر و خواتریش بەڕاستی ئەوێ سپاسی مامۆساکانی پەیمانگای و نەرجوان بکەم. دەستیان خۆش بێ جا ئێمە زیاتر لەگەڵ بەڕێزت قساکەین بزانین کلارنێت چۆن ناتوێتە ژیانی جەنابەتەوە کاک ژێوار بەڵام با پێشەوە گوێمان لە پارچە مۆسیقایەکی تر بێ چاوت گەش بێ. جا ساحر ویستمەوە باسکەین کە ژێواریش خۆی بەرکەوتنی هەبوو خۆی زۆر گرنگە کاچیتە شوێنێک کۆ ژینگەکەی لەبار بێ بۆ هونەر ینی پەیمانگا ئەو ژینگە لەباری دروستکرۆزی لەگەلەوەی کە مامۆساکان وەکو ڕەفیقتن وەکو هاوڕێتن ئەوە نییە بڵێ شتێکی تۆن و تیژی و بە زۆر ئیش پێکردن و ئەمە هونەرە ئەم بەهرەیە تیا بێت ئەتوانی بچیتە پێشەوە تیاتان نەبێت فەرمو ئەتوانی تەخەڕوزکەیت و ئەگەر تاعیناتە بوو بە مامۆستایەکی بەڕێز و دەرسێکی بڵێرەوە لە مەکتەبێکە بەڵام ئێمە هەموو جارە پرسیاری ئەوواکەین ئەڵێن ڕاستە لە پۆلێکە لەوانێ 25 تەلەبە هەبێ 20 تەلەبە هەبێ شەرت نییە هەمووی ببێ بە هونەرمەندێکی باش هەمووی بێ بە ژەنیارێکی باش گرنگوێت ئەگەر تۆ لەم 25 چواریشی سیانیشی ببێ بە کەسی باش سەرکەوتی لە بوارەکەی خۆتە بۆیە ژینگەی پەیمانگا بەو شێوازیە لەو شوازانەی کە ئێمە لە قاتی سەرەوە مەسرح بووین لە قاتی خوارە میوزیک بوو لە قاتی خوارە ترۆ شێوەکاری بوو ینی کاچیتە ناوژینگەکە و هەست ناکەی شتێک نامۆ بێت تۆ شەرمی لێ بکەی وایە کاکشێوە ینی میوزیکەکان بەچمای بەیەکەوە کۆبوونەتەوە کاریان نەکرد جا وەجبەی ئێمە تۆزێک کۆنترین داشت ئەوەجبەی ئێمە بۆ منە کۆمەڵێک هاوڕێم هەبوو لە ناو بەشی میوزیک ئەوانش لێرۆ ڕێزمانێ بۆیان کە ئەویش کاگالانە کە ئێستا حەزفێکی زۆر باشی کەمانچەیە خاتو ڕێناس خاتو کیژان خاتو ئاڤان کەوانە ئێستا ماونەتەوە لە ناو مەجالەکە یعنی کە هاتی نەخوارەوە سێرمانەکرد ئالان بە کەمانەکە ئەوان دەنگیان تاقی کردەوە کەشێک دروستە بوو کەشێکی خۆش بوو جا ئیشی هاوبەشتانەکە لەگەڵ بەش ئەو تیمۆتێ بڵێ هەنجاری وای بۆیمە مەسرحێکمانە کرد پێویستمان پارچە میوزیک و کاک ژێوارمان بان کە لە کلانەتێک لە پشکوالێسەوە میوزیەکەی بەحی بۆ لێن یعنی ئەو پەیوەندیانە هەبوو بۆ منە کۆمەڵی هاوڕێمان هەبوو لە بەشی ئێمە پێمانە و ئەو کاتە پێمانە و لەگەڵ احترامانە بەشی پەیکەرسازی و ئەمان و ڕین قوڕیان بۆ شێلین زۆری نێ هاوڕێ کاک ژێوارە زانێ ئاچین چیمانە کە لەوانەیە زۆریان هەمووی یەک تەمەن و یەکرین بوو نزیک کچەکان پیان ناکرا بۆ منە ئەم فەردە قورسە هەڵگرێ لێرەوە بیەنێن گەڵب کاتەوە ئاسانکاریمان بۆ کردن شتە قورسەکانمان بۆ کەیتر ئەو خۆی ئیشەکەی لەسەری نەکاکە یعنی ڕۆحێتێک هەبوو ئەو ڕۆحێتەیە وابەستەیە کردی جا ئێستا باشە شکور دنیا تۆزیە ژیان باشتر بۆ کاتی ئێمە بڕوا بکە ئەڕۆشتین بە چەرشەوی ژەماینەوە لەناو پەیمانگە
بەڵام چێژی ئەوەختەش چێژێکی زۆر جیاوازتری هەبوو حەزێکی تر بوو کاتی ئێوە ئەم بژینگی ئاوا لەبار بوو کاک شێوار ڕاستەکەی کاتی ئێمە هەنێ زروف هەبوو کە ناخۆش بوو بەڵام لە زۆر ڕۆ باش بوو ینی بۆ خوێنکار زۆر لەبار بوو حتاوەکو ئەتوانرا بە ئێساشەوە زۆر ڕاحەتبیت خوێنکارەکە بەڕاستی توێ کاتیۆ دابڕان هەبوو بەوەی کەرەنتینەوە بەوەی سەردەمی داعش و ئەمە موازیعانە تۆزێ و دایە بڕانی لە طبعاً خوێنکاری سار لە کردەوە بەڵام هەرەوەنە هەفتەیەک داوام تا کرد لەوێتر بڵێ هاتەوە سەر تایم و ڕیتمەکەی خۆ ڕاستە ئەو شتانە ڕوویە بەڕاستی ناخۆش بوو هەم بۆم و کورد ناخۆش بوو ڕاستی بۆم و گیان وەزێکی ناخۆش بوو بەڵام سپاس بخوا کە زۆر کاری نەکردە ئەو شوێنەی کە ئێمە لێ خوێن و لێ فێرە بین و بەڕاستی ئەویش کە موزیک بوو بەشداریکردنی توی ساڵانە چۆن بوو چکە سەحر ساڵانە فیستیڤالەکرێ لە مەحەدا لەو فیستیڤالانەیە بەشدارە بوویت چکە زۆر جا ئاستەکان مامۆساکان حەزەکەن لەوەیە بیبینەوە من فیستیڤالەکان تەمان ئەو ساڵانەی کە کرا بە بۆنەی هەنێک مەشاکیلەوە خۆشت لەوانەیە ئەگەداربی کەم بۆتەوە بەڕاستی بەڵام من ئەو ساڵانی کە فیستیڤال کراوە بەڵێ لە هەموو ساڵەکانە بەشدار بووم بەڵام تر بەعام هەر 5 ساڵەکە نەکرا لەسەرێک نەکرا کرا بەڵام ئەوە بڵێ هەر 5 ساڵەکە بێ بەڵام لە فیستیڤالەکانە هەمووی بەشدار بووم بەڵێ باشە جا کاک ژێوار ئێستا تۆ وەکو خۆ تا چەند بە جددی سەرقاڵی بەم ئامێرەوە بەرهەمت هەیە بۆ نمونە لەگەڵ هونەرمەندانی تر ئیش ئەەکەیت ڕاستەکەی بڵێ لەگەڵ هونەرمەندانی تر ئیشەکەم و لەگەڵ موسیقیانەکانی زۆر بەرکەوتنمان زیاترە بەڕاستی و مەسلەی مەشغوڵیت هەنێک جار حیات و لێکات دوورکەویتەوە ینی ئەمە پیشەی سەرەکیت نییە کەواتە بەڵام ینی لەگەڵ حیات هەنێ جار دوورەکەیتەوە ینی بۆ ئێستا من ئەو شێوازە پراکتیکی کە لە خوێنکار بوون لە پەیمانگا ڕاستی بۆن ئێستا لەوانەوە کاتە نەتوانم مەبەست لە ڕاهێنان و ڕۆژانە بەردەوامیت هەبێ لەگەڵی بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ژەنیار پێویستە بەڕاستی ڕۆژانە سەرقاڵی ئامێرەکەی بێت ینی بار شێوازێ گەر بۆ ینی دەدەقەش بێت چونکە زەرورە ئەمە بەشێکە لە تۆ کە تۆ هەڵبژاردووە تاو ئەوێت بەردەوام بی لەسەری وەڕاست گەر نەشتەیە ئەبێ یەک جاروازی دەبینیت هەر بە قسەکەی تۆ ڤیددیۆیەکیاندانە چاوپێکەوتنێکی سلندیۆن بوو سەرکۆ نیشانی ئەدا ئەم خاتونە بەم هەموو ئەزمونەوە بەم قورگە ئامادەیەوە هێشتا ڕۆژانە چەندێک ڕاهێنانی قورسی ئەکرد بۆەوەی کە ئەم ژانەی هەر ئامادەی هەبێت و بتوانە دەرەقەتی زۆرێک لە گۆرانیەکان بێ جا ئێستا بابێنە لای بەرهەمێکی تری جەنابەت سەحر فڕۆکەمان زۆر بەسەرەوەیە فڕۆکەمان دەنگی زۆری دێت ئەرێ وەڵڵا فەرموو
ئای دەست خۆش وا نەفەست هەر ببێنێ با باسی شۆ بکەین بەس زۆر جار میوزیسیان زۆر پێویستی بە نۆتەیە زۆر جار وای لێت خۆی ئەمان لە ناخیە وەکو لە بەری بێت چۆن ئەڵێ دێ ڕێک لە بەرمە تۆ چۆنیت لەگەڵەمە بۆ نۆتەت بەکار نایەنیت یان ئەزمونت کردووە کە ئیترەمانە لە بەرتە بەڵێ ڕاستەکەی گەرمۆسیقا بزانیت و بتێت بخوێنیت و بتێت فێر ببیت بەڕاستی نۆتەیە کەم هەنگاوە و گرنگترین هەنگاوی شەکا بێ بیزانیت و فێر بی بەڕاستی هەر ژەنیارێک بێت یعنی ژەنیاری هەر ئامێرێک بیت بەڕاستی زۆر زۆر پێویستە نۆتە بزانی زۆر زۆر گرنگیشە نۆتە هەم کاتگەڕانەوەیە و هەم خوێنەواریە بەڕاستی ینی زمانی موزیکە یعنی ئێستا چەند وڵاتێکی تر ئێستا من بڕۆمە وڵاتێکی تر بڕۆمە هەر وڵاتێکی دەرەوە غێری کوردستان لەوانەیە من زمانەکەی ئەوان نەزانم بتوانین قسە بکەین گوتفگۆ بکەین وەکو ئێستا بەڵام ئەگەر نۆتێکی مۆسیقام بۆدا بنێن من ئەوە ئەزفەکەم ویش ئەوە ئەسفەکات بۆ لەبەرەوەی ئێمە ئەو زمانە ئەزانین زمانی مۆسیقاکە ئەزانین بەڵام من زمانەکەی ئەو نازان بەڵام زمانی مۆسیقاکە یەک شتە زمانی هاوبەش بەڵێ زمانی هاوبەشە بۆیە ینی گرنگترین مەرحەلەی موزیک نۆتە زانینە بەڕاستی باش جا بەپێی ئەزمموی خۆت کاک ژێوار لا دوایە دەنگی کلارنێت لەگەڵ چ ئامێرێکە ساسە ئەی پێکێ یعنی وەکو خۆت حەز ئەەکەی لەگەڵ چ ئامێرێکدا بنێشتی وا بژەنی ڕاستیەکەی هەر ئامێرە و چێژێکی خۆی هەیە من بە تەنیا حەزف بکەم ئەتوانم چێژێ بم لەگەڵ ئامێریکترا یا چەند ئامێریکترا بەڕاستی بژەن منە لەگەڵ پیانۆ گیتار ڤایلۆن ئەو ئامێرانی هاوشانین بەڕاستی ینی بۆن پیانۆ ئامریکی هاوشانیە ئەو کات بۆ ناتوانین بڵین ئیشی جوانتر بکەیت ڕاستی کە ئەڵێ چەپڵە بە یەک دەست لێ نایرێت بۆ ناگەر پیانۆیەک هاوشانی بکە بەڵێ لەگەڵ ڕۆژهەڵاتیەکانە چۆن بۆ منە دەف و ئەمانە دەنگی هەر بەڵێ بەڵێ لە کۆنیشا ئەو شتە بەکار هێنراوە ڕاستی زۆر باش تێکەڵ کراوە لەگەڵ مۆسیقای شەرقیە ڕۆژهەڵاتیە باشە بینە سەر بابەتێک کە ئێستا لەخوا بەزیابێ پەیمانگا تاڵت کردووە وەکو کاری خۆت ئێسابینی زۆرینەی ژەنیارەکانمان گەنجەکانمان ئێسابینی ڕێستۆرانتەکانمان شوێنەکانی کە خەڵک ئێواران بۆ پشودان سەردانیەکە بۆ ناخواردنێک سەردانێکە لایف میوزیکمان هەیە هیچ بینێک تێ لەگەڵ و بابەتەیە بەڵێ ڕاستیەکەی هەم خۆم هەم زۆرێک لە هاوڕێکانم باسی سەرقاڵی ئەو کارین لێ سایە چونکە ئێمە پیشەکەمان میوزیکە و ئەوەش نەریتێکە بەڕاستی نەک ینی لە هەموو جیهانە ئەو شتە زۆر بەربڵاوە کە سەپێڵن لایڤ موزیک بۆیە بەڕێی من وەکو ڕێی خۆمە بەڕاستی ئەمە ڕێی شخصی خۆمە من بە پێویستی ئەزانم ئەو شتانە بکرێ بەڕاستی لایڤ موزیکی شەوانە هەبێت چونکە موزیک ینی خۆراکی ڕۆحە بەڕاستی لەگەڵ ئەوەشە مرۆڤیش پێویستی بەوەیە کە ڕێسەیەک با بە خۆی بە گوێگرتن لە موزیک ئەتر چ بە لایڤ بێت چ بە پلەیباک بێ بە هەر شتێک بێ ڕاستی بۆیە موزیک خۆراکی ڕۆحە و من لەگەڵ ئەو شتەیان بەڕاستی بکرێ هەر زۆر باشە لە ڕووی ماتیەوە لە ڕووی ئەوەی کە تۆ بەردەوامیش دەبێت لەگەڵ ئامێرەکەدا کە بتوانی لیدانە بڕی کارێکی باشە دەست خۆش من پرسیارم نەما لە کاک ژێوار وەڵای پرسیارم نەما ئەمە سپاس دەکەین کە لێرە ئامادە بووی هیوادارین هەر سەرکەوت و بیت و بەرەو پێشەوە بڕێ و بشتوانی زیاتر لەگەڵ ئامێرەکە تا بەردەوامی تەبێت لیدانە بڕێ ئەو لە هەمووی گرنگترە چکە دابڕان زۆر باش نییە لە بەروی شتەکانت بیرەچێتەوە ئەگەر دوایین قسەی خۆت ما بێ بۆ هیچ کە دواییم پارچە میوزیکمان پێشکەشکە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەنامەکەتان زۆر سپاس بۆ کەناڵی کورسات هەمیشە پێشەنگ بووە بەڕاستی لەوەی کە بەهرە و توانای گەنجەکان چ لە بواری موزیک چ لە بوارەکانی ترا بەڕاستی بێنێتە پێشەوە ئەمە جێگەی دەستخۆشیە و هەموو کاتێکیش کورسات ماڵی هەمووان بووە دڵنیایەوە تەنیا ئەوە ئەمێ سپاسی وەکو کە سەرەتاوتم سپاسی ئەو کەسانە بوون کە
دەستم کردو بە موزیک و پشگیریان کردوم و بە تایبەت مامۆساکانی پەیمانگا و کەسانی چوار دەورم زۆر سپاس. دەست خۆش فەرموو دوای پارچە میوزیکمان پێشکەش کرد. دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس جارێکی تر زۆر زۆر خۆشحاڵ بن دەستە خۆش بێ سپاس بەرنامەکە جوانتر کرد هەینیانەتر کرد